في البداية في بلدنا الأم نحن في سوريا عملنا معمل. یەکەم جار لە وڵاتی خۆمان لە سووریا دەستمان بە دروستکردنی کارگەیەکی بەرهەمێنانی سیدی کرد. پاشان لە سعودیە و عێراق و دواتر لە لیبیا و یەمەن و قەتەر و بەحرین و کوێیتیش. و دەتوانم بڵێم ئێمە لە زۆربەی وڵاتانی عەرەبی ناوەندمان هەیە و ناوەندی سەرەکیشمان لە دوبەیە. هەر لە سەرەتای هاتنی سیدی ئێمە هەوڵماندا کارگەیەک دروست بکەین بە شێوازی بەرهەمێنانی پیشەسازی سیدی لێزەری کە ئەوەش باشترین شێوازی بەرهەمێنانە. دەتوانم بڵێم ئێمە 25 ساڵە ئەم ئیشە دەکەین لە زۆربەی وڵاتانی عەرەبی. بۆیە بە پێویستمان زانی کە کارگەیەکی لەم شێوەیە لە کوردستان دروست بکەین بۆ بەرهەمێنانی سیدی، چونکە کوردستان ناوچەیەکی ئارامە و لێرەوە دەتوانین بەسەر هەموو عێراقدا دابەشی بکەین. في نصب المركز للمعمل لتغطية فرع العراق في إقليم كردستان في العاصمة أربيل. بالنسبة للسيدي بيتكون من المادة الرئيسية هي البوليكربونات. سەبارەت بە دروستکردنی سیدی لە پێکاتەیەکی سەرەکی پێک دێت، ئەویش بریتیە لە بۆلیکاربۆنات کە مادەیەکە لە نەوت بەرهەم دەهێنرێت و لە وڵاتی سعودیا ڕاستەوخۆ و دەهێنرێتە هەرێمی کوردستان. قۆناغی یەکەم لە دروستکردنی سیدی لەم قۆناغەدا کەرەستە سەرەتایەکان دەهێنین و وشکیان دەکەینەوە و لەو شێیەی کە هەیەی، چونکە دەبێت ڕێژەی شەی تێدا سفر بێت. دروستکردنی سیدی و دیڤیدیەکان لە یەک پێکاتی سەرەکی دروست دەکرێن، بەڵام قۆناغەکانی دروستکردنیان جیاوازە. بۆ نمونە سیدی لە یەک تەبەقەی پلاستیکی دروست دەکرێت، بەڵام دیڤیدی لە دوو تەبەقەی پلاستیکی دروست دەکرێت. لە تەبەقەی یەکەم کە پێکاتەیەکی زیوی تێکەڵی دەکرێت و لە تەبەقەی دووەمیش مادەیەکی ئەلمنیۆمی بۆ زیاد دەکرێت. مرحلة تصنيع السيدي بتكون عبارة عن مرحلة أو طبقة واحدة من البلاستيك مكونة من مادة الألمنيوم. ئەم قۆناغە بریتیە لە پاڵەپەستۆی هەوا. ئەم ئامێرە لە چەند بەشێک پێک دێت. گرنگترین بەشیش بریتیە لە بەشی هەوا. ئەم بەشەش ڕۆڵی هەیە لە هەموو بەشەکانی دیکەی کارگەکەدا. لێرەدا کۆمپرسەرەکە پڕهەوا دەکرێت، چونکە پێویستمان بە هێزێکی دەپایل هەیە. دووبارە بە دووبارە بوونەوەی دەجار بۆ گەیاندنی بۆ ژوورەوە. یەکێکی تر لە بەشەکانی تریەم ئامێرە بریتیە لە ساردکردنەوەی ئاو، چونکە ئامێرەکانی ژوورەوەی ئەو کارگەیە بە پلەی گەرمی 345 پلەی سیلیزی کار دەکات. بۆی لێرەدا پێویستمان بە ساردکردنەوەی ئەم پلەی گەرمیە دەبێت بۆ نێوان 20 بۆ 21 پلە. من ال20 مينيمم ماكسيمم 21 درجة حرارة مئوية. بتيجي المواد نحن مثل ما حكينا في المرحلة الأولى من عبارة عن المجفف. ئامێری یەکەممان بریتیە لە ئامێری دروستکردنی سیدی. لە قۆناغی یەکەم لێرەوە بە شێوەیەکی وشکراوی دێن، دواتر دێنە ناو نۆزنەکان. پلەی گەرمی ناو ئەو ئامێرەش 345 پلەیە. هەر لە ناو ئەو ئامێرە شێوەی سیدیەکە دروست دەکرێت و دواتر زانیاریەکانی لەسەر کۆپی دەکرێت. بە جۆرێک لە هەر جوڵانەوەیەکدا 15 سیدی بەیەکەوە لە ناو ئەو ئامێرەدا دروست دەکرێت و دەچێت بۆ قۆناغێکی تر. المرحلة الأولى هي عبارة عن مرحلة السبترنج. دوایی ئەوەی کە هەموو سیدیەکان بەیەکەوە دێت بۆ نێو ئامێری دووەم و شێوەی کانزایی وەردەگرێت، ئەویش بە زیادکردنی پێکاتەیەکە لە ئەلمنیۆم و ئەو پێکاتەیەش وا دەکات سیدیەکان بڕوات بۆ قۆناغی ئیشپێکردنی سیدیەکە. دواتر ئەم ئامێرە سیدیەکان دەنێرێت بۆ بەشێکی دیکە بۆ ئەوەی مادە کانزاییەکان و زانیاریەکانی سەر سیدیەکان بە تەواوی بپارێزرێت، لەگەڵ ئەوەش سیدیەکە بپارێزێت لە هەر ڕوشان و شوختێک. لێرەدا سیدیەکان وشک دەکرێنەوە بۆ ئەوەی بچێت بۆ بەشێکی دیکە کە ئەویش پێی دەگوترێت سکان و پشکنین بۆ سیدیەکە. لێرەدا سیدیەکان سکان دەکرێن و دواتر پشکنینیان بۆ دەکرێت. و ئەگەر هەر سیدیە کێشەیەکی هەبێت ئەوە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی لە سیدیەت تەواوەکان جیا دەکرێتەوە.
بعد عملية الإنتاج وقبل دوای قۆناغی بەرەمێنان و پێش قۆناغی چاپکردن لێرە سیدیە بەرەماتۆکان بۆ ماوەیەک هەڵدەگیرێت تاوەکو ئامادە بێت بۆ چاپکردن. لێرەشەوە دەبێت بە شێوەیەکی باش هەڵبگیرێن تاوەکو هیچ تۆز و خۆڵ و مادەیەکی دەرەکی نەکەوێتە سەر سیدیەکان، چونکە دواتر لە کاتی چاپکردن ئەو مادانە سیدیەکان تووشی گرفت دەکات. عندنا المرحلة الأخيرة من قسم صناعة السيدي هو عبارة عن مرحلة الطباعة. یەکێکی تر لە قۆناغەکانی دروستکردنی سیدی لە کارگەکەمان بریتیە لە قۆناغی چاپکردن. سەرەتا سیدی بەرەماتوەکە دەهێنرێتە ناو ئەم ئامێرەوە. لێرەشەوە بە چەند قۆناغێکدا تێدەپەڕێت، ئەویش بە شێوەیەکی ئۆتۆماتیکی هەر لە نێو ئەو ئامێرەدا بە یەک جار 25 سیدی بەیەکەوە دەسوڕێنرێتەوە و دواتر ئامادە دەکرێت بۆ چاپکردن. لێرە ئێمە 5 ڕەنگ بەکاردەهێنین کە ڕەنگی سپیش ڕەنگی سەرەکیمانە. لێرە ڕەنگە سپیەکە بە تێکەڵکردن لەگەڵ پێکاتێکی سکرینی بەکاردەهێنرێت بۆ ڕووپۆشکردنی سیدیەکە. دواتر سیدیەکە دەڕوات بۆ بەشی چاپکردن. لەم بەشەشدا 4 ڕەنگمان هەیە وەک دەیبینین. بە گوێرەی وێنە و دیزانی بەرگی سەر سیدیەکە ڕەنگەکان بە شێوەیەکی تایبەت چاپ دەکەن. دوای ئەوەی سیدیەکە بە تەواوی ڕەنگ کرا و وێنەکانی سەری چاپکرا، جارێکی دیکە دەگەڕێتەوە بۆ قۆناغی ڕووپۆشکردنی کۆتایی بە شێوەیەکی کۆکراوە لە ژمارە 1ەوە بۆ ژمارە 100. لە سەرەتادا ئێمە بە کەمی دەستمان پێکرد و سەرەتاکەش بۆ ئێمە زەحمەت بوو، بەڵام دواتر لێرە مەبەستم لە هەرێمی کوردستانە زۆر کەس هاوکاریان کردین بۆ ئەوەی کارەکەمان بەرەو پێش ببین. لەگەڵ ئەوەش ئێمە توانیمان چەندین پسپۆری تایبەت بەو بوارە لە بنکەی سەرەکیمان لە دوبەی بهێنین تاوەکو بتوانین لێرە کارێکی باش و جیاواز بکەین. لە ڕاستیدا دروستکردنی کارگەیەکی لەم شێوەیە ئاسان نەبوو، بەڵام ئێمە لە ماوەی 7 مانگ بە بەردەوامی کارکردن توانیمان دروستی بکەین. تقریبا الفترة اللي نحن أنجزنا فيها بناء المعمل ما يقارب 7 شهور. المكنة الثانية اللي عندنا هي في معملنا هي عبارة عن مكنة الDVD. ئامێری دووەممان لەم کارگەیە بریتیە لە ئامێری دروستکردنی DVD بۆ قەبارەکانی 7 گێگا و 9 گێگا و 10 گێگا. سەبارەت بە دروستکردنی قەبارەکانی 7 گێگا و 9 گێگا پێویستمان بە 2 DVD دەبێت بۆ ئەوەی هەردووکیان بە یەکەوە بلکێنین، ئەویش لە ڕێگای هەردوو هێڵی 1 و 2 کە لە هەر یەکێکیانەوە بەشێکی دیڤیدیەکە دەردەچێت، دواتر بە یەکەوە دەلکێنرێت و دەڕوات بۆ ناو هێڵی سەرەکی بە شێوەیەکی ڕاست. هەر لەم قۆناغەدا پێکاتەیەکی سەرەکی هەیە کە پێی دەگوترێت بولی کاربۆنات کە لەگەڵ پێکاتەکانی دیڤیدیەکە تێکەڵ دەکرێت. ئەمانە پێکاتە سەرەکیەکانی دیڤیدین. لێرەدا هێشتا وەک مادەیەکی خام سیر دەکرێت، چونکە تاوەکو ئێستا هیچی بۆ نەکراوە. لە قۆناغەکانی داهاتوو دەکرێت بە دیڤیدی تەواو. السبترنج اللي نحن راح نعملها بالمستقبل هلا موجودين هون.
هلا بعد عملية الحقن نحن اللي بنعملها دوای ئەوەی قۆناغی یەکەمان بۆ دروستکردنی ئەنجامدا لێرە دەینە قۆناغێکی گرینگ ئەویش پێی دەگوترێت قۆناغی کۆپیکردنی زانیاریەکان بۆ سەر دیڤیدیەکان. هەر لەم قۆناغە تا دیڤیدیەکان بە چەندین پێکاتی ئەلمنیۆم دەپارێزرێت بۆ ئەوەی بەرگری لە زۆرترین ماوە بکات. دواتر لێرەوە هەموو زانیاریەکان دەخرێنە ناو دیڤیدی ئەویش بە شێوەیەکی ئۆتۆماتیکی لە ڕێگای کۆمپیوتەرەوە. دوای ئەوەش پێکاتێکی ترمان هەیە کە لە دیڤیدیەکەدا ئەویش پێی دەگوترێت UV. ئەم مادەیەش لەژێر پلەی گەرمی 120 پلە دەبێت بۆ ئەوەی پێکاتەکە بە جوانی بچێتە سەر دیڤیدیەکە. دوای ئەوە قۆناغێکی ترمان دێتە پێش ئەویش پێی دەگوترێت قۆناغی سکانکردنی دیڤیدیەکان. ئەویش بە قۆناغی کۆتایی دروستکردنی دیڤیدیەکان دادەنرێت. هەر لەم قۆناغەدا دیڤیدیە تەواوەکان و ئەوانەی کا کێشەیان هەیە جا دەکرێنەوە. المشكلة الرئيسية اللي موجودة هون هي عبارة عن السيدي اللي موجود في السوق. السيدي اللي موجود في السوق هو عبارة عن کێشەی سەرەکی ئەمە لەم ئیشەدا بریتیە لە ڕژەیەکی زۆری بەرهەمی کۆپیکراو لە بازاڕەکانی کوردستان. چونکە ئەگەر سەیرێکی بازاڕەکانی وڵاتانی ئەوروپی و بەشێک لە وڵاتانی عەرەبی بکەین هەموو بەرهەمەکانیان کۆپی ئۆرجیناڵە. هیچ بەرهەمێکی کۆپی خراپ لە بازاڕەکاندا نابینیت چونکە هەموو بەرهەمەکانیان لە ڕێگای کارگەکانی دروستکردنی CD بەرهەم دەهێنرێت. بەڵام لە بازاڕەکانی عێراق و کوردستان زۆربەی سیدیەکان لە ڕێگەی کۆمپیوتەرێکەوە کۆپی دەکرێت و دەنێردرێت بۆ بازاڕەکان. وە کێشەیەکی ترمان هەیە ئەویش کڕیارەکانمان لە کاتی کڕینی سیدیەکان هیچ جیاوازی ناکەن لە بەرهەمی ئۆرجیناڵ و بەرهەمی کۆپیکراو. بۆ نمونە بەرهەمەکانی ئێمە هەر لە سەرەتای دروستکردنەوە بە مادەی خامی ئەڵمانی دروست دەکرێت و تەنانەت هەموو ئامێرەکانیشمان ئەڵمانین. ئەتوانم بڵێم بەرهەمەکانمان هیچ جیاوازیەکیان نییە لەگەڵ بەرهەمە ئەڵمانیەکان، بەڵام لە بازاڕەکانی کوردستان لەگەڵ سیدیە کۆپیکراوەکان تێکەڵ دەکرێن. هذا القسم عندنا هو عبارة عن قسم الأرشيف، قسم الأرشيف الخاص بالمعمل. ئەم بەشەمان بریتیە لە ئەرشیفکردنی بەرهەمەکانمان بە شێوەیە کە هەموو بەرهەمەکانمان چەند کۆپیەکی لێ هەڵدەگرین و ئەویش لەژێر پلەی گەرمی 21 پلە بۆ ئەوەی پێکاتەکانی ناو سیدیەکە هیچیان بەسەر نێت و بۆ ماوەیەکی زۆر بەرگەیمانەوە بگرێت. و بەشێکی تری ئەرشیفەکانمان بریتیە لەو وێنانەی کە ڕۆژانە لەسەر سیدیەکانمان چاپیەکەین. تبعنا نحن المعمل لتغطية فقط العراق، نحن ما منصدر خارج العراق. بەرهەمەکانی کارگەکەمان تەنیا بۆ ناوخۆی عێراقە، هیچ بەرهەمێکمان بۆ دەرەوەی عێراق نانێرین، لە هەموو ناوچەکانی عێراقدا بەش دەکرێت.
سەرەتا ئێمە لە شارەکانی هەولێر و دهۆک و سلێمانیەوە دەستمان پێکرد، دواتر بۆ سەرجەم ناوچەکانی دیکە عێراق. کارگەکەی ئێمە توانای بەرەمێنانی 2.5 ملیۆن کارتۆن سیدی هەیە لە یەک مانگدا، چونکە کارگەکەمان 24 کاتژمێر کار دەکات.